بو زندانی کرنا 2 سالا بوان گرتیا همیا هر 50 درچو دگلوی چنده دا یا باش اوه کو اف گرتیا ده مشمول بنب ماده 331 و 332 دال برگادوی کو آماجه بوی چنده دتن کو اف کسا ده مشمول بنب ماده افراش شرطی 6 هیوا دجوا کسا گرتن اوه بو ماوه هیوا کادیتر زیدتر نامینن و اف کسا همی ده آزاد بن اف هر 5 کسا سپاس بو خوده و دست خوشیل هوت کن روزانه آماده بونا و دگل مدا مانگا 30 روز بس قرارك دربتي كاكا 30 روز دربتي باش اكتسابي درجه قطعي او جدز بركاله كان افراش شرطي دكين لو يعني هم رايق واش بيزانن دبي 30 روز توابي او رك قرارك درسوا لسبين راس 30 روز حساب دكين تلي بنبري ورقه قرارك او كادز بركاله كان افراش شرطي دكين او بيش روز دخاني يعني حساب كان ان شاء الله بو مانجا كو حول روز ديك وانا لا مالو بله اگر بحث تهمت بكين وكو همين دي تري هر ديف ماده 21 سال 2003 کو ماده اف ماده 156 یه قانون عقوبات عراق هجدان پەرلەمان ئامادە بووین بەڕاستی من لە ژیانم خەڵکی ئاوا بێتاوانم نەبینیوە و هەرگیز نەمبینیوە خەڵکێک لەسەر شتانێکی یاسایی کە مافی ئاسایی هەر هاوڵاتیەکە لە کوردستان ساڵێک و 6 مانگ دەستگیر بکرێ ئێمە گوێمان لە هەواڵدەری نهێنی گرت کە هیچیان ئامادە نەبوون گوێمان لە 2 شایەت گرت کە هیچیان ئامادە نەبوون واتە ئیفادەکانیان گوێمان لە ئیفادەی هەر 5 تۆمەتبارەکە کرد هەر 5 گەنجە ئازادی خوازە ئینسانە پاکەکەی شیرازیە گرت بچووکترین تاوانیتیانە بوو و ئەوەیە گوایە گروپیان هەبووە لە واتسئەپ و لە ئینستاگرام و لە فەیسبوک گوایە ڕەخنەیان گرتووە لە حکوومەت گوایە دژی گەندەڵی بوون گوایە دژی خراپەکاری بوون لە کاتێکە تەنانەت پەیجەکانیش ئامادە نەبوون واتە خۆ ئەگەر پەیجەکەشیان هەبوایە ئەمان توانی بزانین لەم پەیجانە چیان نووسیوە تەنانەت پەیجەکانیش نەبوون خۆیان ئەنجومەنی ئاسایش چوون لێکۆڵینەوەیان کردووە ئەو پەیجانە هەر بوونیان نییە یعنی لەسەر 2 پەیج لە ئینستاگرام و فەیسبوک کە پەیجەکانیش بوونیان نییە ئەم گەنجانە ساڵێک و 6 مانگە لە زیندانن وڵی ئەوەی بینیمان پێم وایە لەو کۆمەڵگایە زەحمەتە ینی خەڵکی ئاوا بێتاوان ئەوەندە کەم بێ کە هیچی نەکرد بێ و هیچ گومانێک لە سەریان نەبێ و ئەوان بێتاوانی خۆیان سەلماند لە پێشدادگا و هەروەها نیکۆڵیان لەوە کرد لەو تۆمەتانەیە کە خراوەتە پاڵیان و ئەو پەڕاوەی کە هەیە و هەروەها پارێزەریان نەبووە لە مەرحەلەی تەحقیق و باسییان لەوە کرد ساڵێک و 8 مانگ بۆ 9 مانگ زیاترە تەوقیفن بێ ئەوەی بانک بکرێن بێ ئەوەی ئیفادەیان لێوەربژیرێ و باسی سزادانی زۆریان کرد کە تەعزیبێکی یەکجار زۆریان لەسەر بووە بە کێبڵ بە بۆڕی لێیان درراوە ئاوی ساردیان پێداکراوە لە کارەبا دراون ئەوە بوو دادگا بڕیاریدا کە 2 ساڵ حکم بدرێن بەڵام ئیفرات شەرتی مادە قانونیەکەیان دەگرێتەوە بۆیە تەسەوڕ دەکەین هەر 20 ڕۆژ بۆ مانگێکی تر لە سجنی ئاسایش بن یاخود کە حکم دراون بگوازرێنەوە چاکسازیەکان هەتاوەکو مامەڵەی ئیفرات شەرتی تەواو دەبێت.